ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی هاوبەشی خاننشینکراوان لە کرماشان ناڕزایەتی خەڵکی سنە لە ئاست هەڵانکردنی داراییەکانی ئەوقافی دارولئەمان ڕێزگرتن لە یادیگیان بەختکردوانی ژینگە لەلایەن شاخەوانانی سەقز هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر ناوچە شەخاویەکانی پارێزگای دهۆک 13هەمین ڕۆژی مانگرتنی بەردەوامی پەرستەرانی ئێران ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەوت و گازی پارس لە عەسەلویە پشتیوانی کانونی سنفی فەرهەنگیان ئێران لە مانگرتنی پەرستەران و هێرشی پۆلیسی کۆماری ئیسلامی بۆ سەر پەیمانگەی گۆتا لە تاران. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی هاوبەشی خانەنشینکراوان لە کرماشان ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ خاننشینکراوانی تامین اجتماعی کێشوەری و مخابرات لە شاری کرماشان کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی جاخوازیەکانیان بوون. خاننشینکراوانی کرماشان بە وتنەوەی دروشم خوازیاری ئازادی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی هەروەها هەموو بەندکراوانی سیاسی بوون. خاننشینکراوانی کرماشان وێڕای جەختکردنەوە لەسەر داواکاریەکانیان پشتیوانی خۆیان لە مانگرتنی پەرستەران دەربڕی و داوایان لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا کرد حمایەت لە کادری دەرمان بکەن. ناڕزایەتی خەڵکی سنە لە ئاست تاڵانکردنی داراییەکانی ئەوقافی دارولئەمان ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ کۆمەڵێک لە دانیشتوانی شاری سنە لە ئاست تاڵانکردنی داراییەکانی ئەوقافی دارولئەمان لەلایەن سەرپەرشتیاری ئەو ناوەندە ناڕزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان محەممەد سدیقی سەرپەرشتیاری ئەوقافی دارولئەمانی سنە لە ڕێگای دروستکردنی تۆڕێکی ڕانتی لە نێوان کەسانی نزیک لە خۆی وەکو زاواکەی بە ناوی عەلی سابری سەرقاڵی تاڵانکردن و لە نێوبردنی مڵک و سامانی ئەوقافە ناوبراو 16,000 متر زەوی ئەوقافی لە دارولئەمان بەبێ وەرگرتنی پارە بە عەلی سابری بەخشیوە لە حاڵێکدا بەهاکەی نزیکەی 320 ملیار تمەنە. عەلی سابری چەند ساڵ لەوەبەر دەستی بەسەر زەویەکانی داوێنی ئاویێردا گرت و کافێتریا و ڕوستورانی تیادا دروست کرد. خەڵکی سنە چەند جار لە ئاز ئەو تاڵانکاریە ناڕزایەتیان دەربڕیوە بەڵام لەلایەن سوپای پاسدارانەوە هەڕەشەیان لێکراوە و نەیان توانیوە سکاڵا تۆمار بکەن. ڕێزگرتن لە یادیگیان بەختکردوانی ژینگە لەلایەن شاخەوانانی سەقز ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ کۆمەڵێک لە ئەندامانی گروپی شاخەوانانی هەڵۆی سەقز بە هەڵکشان بە سەرچیای دەماوەند لە تاران ڕێزیان لە یادی هەموو شەهیدانی ژینگە گرت. بەشداربووانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی ئیسماعیل کەریمی و گیان بەختکردوانی ڕێگەی پاراستنی ژینگەی کوردستان لە مەریوانی و پاوە ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت و بەڵێنیاندا ڕێگەی پڕ لە شانازیان درێژە پێ بدەن. گیاندەستانی منداڵێکی کار لە قوڕوە ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ منداڵێکی کاری خەڵکی قوڕوە بە ناوی فەرید سادقی تەمەن 13 ساڵ پاش ئەشکەنجە و ئازاری خاوەنکار لە ڕێگەی خۆکوژیەوە کۆسایی بە ژیانی هێنا. بە پێزانیاریەکان فەرید سادقی شاگردی یەکێک لە دوکاندارەکانی مەیدانی میوە و سەوزەی قڕوە بووە و بەهۆی ئەشکەنجە و ئازاری خاوەنکار دۆخی دەرونی تێکچووە و لە ڕێگەی خۆکوژیەوە کۆسایی بە ژیانی هێناوە. هێرشی ئاسمانی تورکیا بۆ سەر ناوچە شاخاویەکانی پارێزگای دهۆک بەیانی سێشەممە 30 گەلاوێژ فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا بەرزاییەکانی دۆروبەری شاری دهۆک و سلێمانیان بە چڕی بردومان کرد و بۆ هۆیەوە پوش و پاوانی ناوچەکە ئاگری گرت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەرتەشی تورکیا ناوچە شاخاویەکانی گوندی قامێش و گەڵاڵەی سەر بە ناوچەی شارباژێر لە پارێزگای سلێمانی و گوندی باڵەکایەتیان لە پارێزگای دهۆک بە سەختی بردومان کردووە و لە ئەنجامی ئەو هێرشانەدا زیانێکی زۆر بە گوندنشینان و
سروشتی ناوچەکە گەیشتووە. 13هەمین ڕۆژی مانگرتنی بەردەوامی پەرستەرانی ئێران. ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ پەرستەرانی 50 شاری ئێران بۆ 13هەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە بایخنەدانی بەرپرسانی ڕۆژیم بە جاخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. بەپێ ڕاپۆرسەکان هێزەکانی حراسەتی نەخۆشخانەی ڕەزای مەشهەد هێرشیان کردووەتە سەر پەرستەران و هەوڵی ڕفاندنی خۆپشاندەرێکیان داوە، بەڵام لەلایەن هاوکارەکانیانەوە ڕزگار کراوە. هەروەها لە شاری عێراق 2 پەرستەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزراون. پەرستەرانی ئێران خوازیاری زیادکردنی ئاستی هاغدەست، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، کەمکردنەوەی ساعاتی کار، پێدانی ئیزافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. شایانی باسەکە بەپێ ئامارە دەوڵەتیەکان لە ساڵانی ڕابردوودا بەلانی کەم 3000 پزیشک، پەرستار و مامۆستای زانکۆ لە ئێران کۆچیان کردووە. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەوت و گازی پارس لە عەسەلویە. ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ کرێکارانی ڕەسمی شاغەڵ لە شەرکەتی نەوت و گازی پارس لە عەسەلویە بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەزانی جاخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی هاغدەست لە سەرکار لابردنی بەڕێوەبەرانی ناکارامە، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئۆبڕە پارە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر هەقدەستەکانیان کەمکراوە، دابینکردنی ئەمکاناتی ڕفاهی و کۆچایە هێنان بە دەستێوەرجانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پێرسۆنەلی نەوت بوو. پشتیوانی کانونی سنفی فەرهەنگیانی ئێران لە مانگرتنی پەرستەران. ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ کانونی سنفی فەرهەنگیانی ئێران لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆی لە مانگرتنی پەرستەرانی ئێران دەربڕی. کانونی سنفی فەرهەنگیانی ئێران وێڕای ئاماژەپێدان بە نەزانی داخوازی معەلیمان و خراپی دۆخی پیشەی و معیشەتیان ڕایانگەیاندووە کە کێشەی پەرستەران هەمان کێشە کرێکاران، معەلیمان و خانەنشینکراوانە و تەنیا ڕێگەی گەیشتن بە ئامانجە هاوبەشەکان، یەکڕێزی و یەکگرتووی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگایە. کانونی سنفی فەرهەنگیانی ئێران لە کۆتایی بەیاننامەکەیدا داوای لە هەموو خەڵکی ئازادیخواز ئێران کرد پشتیوانی لە مانگرتنی پەرستەران کەن و ڕێگە نەدەن ڕژیم بە ئاسانی سەرکوتیان بکات. ئیعدامی 2 هاوڵاتی لە زیندانی ناوەندی زەنجان. بەیانی دووشەممە 29 گەلاوێژ 2 بەندکراو بە ناوەکانی مەهدی پیری و مەزاهێر عەیوەزی لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە زیندانی زەنجان ئیعدام کران. بەپێ ڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، مەهدی پیری بەندکراوی کوردی خەڵکی شاری شیروان لە پارێزگای خوراسانی شۆمالی بووەکە چەند ساڵ لەوبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوو. هەروەها مەزاهێری عەیوەزی 3 ساڵ لەوبەر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزاییەوە سزای سێدارێ بەسەردا سەپێنرابوو. بە وتەی چالاکانی مەدەنی، کۆماری ئیسلامی لە سەروبەندی ساڕۆژی شۆڕشی ژینە بۆ چاوتەرسێنکردنی کۆمەڵگا ڕێژەی ئیعدامەکانی بردووەتە سەرەوە. هێرشی پۆلیسی کۆماری ئیسلامی بۆ سەر پەیمانگەی گۆتا لە تەران. ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ هێزەکانی پۆلیسی کۆماری ئیسلامی هەڵیان کوسایە سەر پەیمانگەی گۆتا لە تەران و هێشتا هۆکاری داخستنی ئەم دامەزراوە ڕۆشنبیریە ڕوون نەبووەتەوە. بە پێو وێنانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراونەتەوە، ژمارەیەک ئۆتۆمۆبیلی پۆلیس لە بەردەم ئەم دامەزراوەیە وەستاون و هەندێک هێز خەریکن تابلۆی چوونە ژوورەوەی دامەزراوەکە دەشکێنن. پەیمانگەی گۆتا ئەرکی بڵاوکردنەوەی زمان و کولتوری ئەڵمانیە و هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە داخستنی ئەو پەیمانگەیە وەڵامێک بۆ داخستنی ناوەندی ئیسلامی ڕژیم لەلایەن حکوومەتی ئەڵمانەوە
لە هامبۆرگ بووە. دووە هەواڵ گیانەدەستانی 50 کەس لە چین بەهۆی هاتنی لافاو. بە گوێرە راپۆرتەکان تا ئێوارێ ڕۆژی دووشەممە لە شاری زیگسینگیستەر بە پارێزگای هۆنان لە ناوەندی چین 50 کەس بەهۆی بارینی لێژمەی باران و هاتنی لافاو گیانیان لەدەستاوە و 15 کەسی دیکە بێسەر و شوێن بوون. بە پێم راپۆرتە 11,869 کەس بەهۆی بارینی لێژمەی باران و هاتنی لافاو لە ناوەندی چینەوارە بوون. مەدیەکانی دەوڵەتی چین باس لە گیانەدەستانی 50 کەس و بێسەر و شوێنبوونی 11 کەسی دیکە دەکەن. هەروەها دەیان جادە و باڵەخانە لە ناوچووە و زیانێکی زۆر بە کەشاوەرزان و ئاژەڵداران گەیشتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.